باش ئەوەی ماوەی 4 ساڵ زیاترە بەهۆی ئەو قەیرە نەدارایی کە حکوومەتی هەرێمی کوردستانی تێکەوتووە نەتوانراوە کتێب و سەرچاوی تازە بۆ کتێبخانەی گشتیی سلێمانی و کتێبخانەکانی تریش بکڕێت بە سوپاسەوە لەسەر ئەرچی بەڕێزکا قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سووەرگرتن لەو پێشانگانە دەوڵەتی کە لە شاری هەولێر کرایەوە 400 ناونیشانی تازەی پێشکەش بە کتێبخانەکەمان کرد وەک دیاریەک کە زۆربیان بە زمانی عەرەبین و بەشێکیان بە زمانی کوردین و ئەمەش بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە هەمانە بە تایبەتی لەو سەرچاوانی کە لە کتێبخانەکانمانە نەبووە و نهاتوەتە ناو کتێبخانەکانمان بە تایبەتی لە بوارەکانی پزیشکی و بواری کوشت و کاڵ و بواری نەوت و بواری یاسا و ئەو بوارانەی کە لەناو سەرچاوەکانی کتێبخانەکەمانەکە بوون بۆی لێرەوە زۆر سوپاس و دەستخۆشی لە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە قوباد دەکەین و هیوادارین بەردەوام بێت لە پشتیوانیکردنی بۆ خزمەتکردنی کتێبخانەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت پایتەختی ڕۆشنبیری.